بۆ هەر ئەتۆم لە کۆتایی سەدەی 19 تا ڕادەیەکی زۆر شەبەنگ یان بڵێن ئیسپکترەمی ئەتۆمی هایدرۆجن ناسرا بوو. ئەیانزانی غازی هایدرۆژن چ جۆرە تیشکەلە یا ڕادیێشن یا شەپۆلی کارۆمەغناتیسیەک هەڵەمژێ و چ جۆرە تیشکەلێک ئەداتەوە و هینیش ئەوەیش ئەو تیشکانش کە ئەیداتەوە یا هەڵیەمژێ درێژە شەپۆلەکانیان ناسرا بوو و فۆرمولێکیان بۆ پێشکەش کردی بوو و کە یەکەم جار ئەنگسترۆم و فۆرمولەی پێشکەش کردی بوو و ئەو فۆرمولە فۆرمولێکی ئەزمموی بوو هەر لە ڕووی هینەکانەوە بڵێن شەبەنگەکانەوە توانویان پەیوەندی نێوانی ئەو درێژە شەپۆلانەی کە لە ئەتۆمی هایدرۆجنەوە دێتە دەرەوە بدۆزنەوە کە ئەمەیە. ئەو ئاڕوایە تەبعاً کۆنستانتێکە بە ناوی ڕێدبەرگەوە ناسراوە بە ناوی ڕێدبەرگ کۆنستانت. بەڵام لە سەدەی هەر لە کۆتایی سەدەی 19 هەموو سەرەتایی ساڵانی سەرەتای سەدەی 20 هیچ مۆدێلێکی ئەوتۆ بۆ ئەتۆم لە ئارادا نەبوو، نانزانێ ئەتۆم بە چ شێوازێکە. یەکەم مۆدێل کە پێشکەش کرا بۆ ئەتۆم مۆدێلی تامسۆن بوو. تامسۆن مۆدێلەکەی پێشکەش کرد. لە تامسۆن مۆدێلە تۆ هینت هەیە، ینی بڵێن چێکی داکەوتوە لە تامسۆن مۆدێلە تۆ بە مۆدێلی کێکی مێوژین مەشهورە. تۆش ئەتۆم بریتە لە مادەیەک وەکو کێکی وەکو شتێک کە ئەلکترۆنەکان وەکو مێوژەکانی سەریوان، ینی بەم شێوازەی مێوژەکانە ناویان مێوژەکان بارگیان نێگەتیڤە، کێکەکە یان بڵێن ئەتۆمەکە خۆی بارگەی پۆزیتیڤە. بەم شێوازە بوو. ئیزرەگەیەکیش نەبوو بۆ بڵێن ئەوە کە بزانێکە وایە یاوانیە هەتا وەکو رادیۆ ئەکتیڤیتی دۆزرایەوە. رادیۆ ئەکتیڤیتی کە بریتی بوو لە بتەنەوەکانی ئالفا و بێتا و دۆخش گامای پێ زیاد بوو، وزەیان هەبوو، وزەیەکی بەرزیان هەبوو کە لایەن هێنری بکرێلەوە لە ساڵی 1996 دۆزرایەوە. بە بەکارهێنانی ئەمە کەیانی ئالفا پارتیکڵی تەنۆرکە هینەکان گەڵە پارتیکە بریتێ لە هیلیۆمی 4 جار پۆزیتیڤ، ینی هیلیۆم ئەتۆمی هیلیۆم کە دوو دانە پرۆتۆن و دوو دانە نەوترۆنی جایە، بەڵام ئەلکترۆنی پێوە نییە، ینی بارگەکەی چیە؟ پۆزیتیڤە. هین پۆزیتیڤ بەرە. بۆ بۆردبانی کردەوە تابانەوەتان لە دەرسەکانی ئەتۆم و مۆدەرن فیزیکس و ئەمانە خوێندووە، زۆری لەسەر ناڵێم و دەرکەوت کە بەشی زۆری ئەتۆم بەتاڵە، ناوکێکی هەیە و ئەلکترۆنەکانیش هێندە بچووکن کە کاریگەریەکی ئەوتۆیان لەسەر گورزەکانی ئالفایەتیشی ئالفا کاکەوێت لە ئەتۆمەکە دانانێ ئەوشیان بە ئاڵتون کرد، بە بڵێن زێر یا گۆڵیان هێنا کە ئەو کارێک کەسێکی کردی ڕازەرفۆرد بوو لەگەڵ دوودانە لە هاوکارەکانی توێکی زۆر تەنیکی گۆڵد بە هین بۆردمانی کرد، بە تەنۆرکی ئالفا بۆردمانی کرد و لە کۆتایی گەی بۆ دەرەنجامە و مۆدێلێکی بەم شێوازی پێشکەش کرد. ئەم مۆدێلە وەکو مۆدێلەکە وەکو زەوی کە تۆ چۆن بە دووری خۆرا سۆڕەتەوە شتێکی وایە، بارگەی پۆزیتیڤ لە ناوەڕاستە بەشێکی زۆر کەمی داگیر کردو، بەشی زۆری فەزای ئەتۆم بەتاڵە، تەبعاً بەهۆی هێزی کارەبایی کە هێزی کۆلۆمبەوە ئەلکترۆنەکان بە دووری ناوکە سۆڕنەوە. ئیتر ئەو ڕێچکەی ئەکرێ بازنەیی بێ، ئەکرێ ئلیپس بێ، ینی هێلکەی بێ. بەڵام یەک کێشەی گەوری هەبوو ئەم مۆدێلە، ئەوش ئەوە بوو کە تۆ ئەلکترۆن بارگەی هەیە. ئێمە لە وەختە ئامانزان و ێسێشە زانین بارگە کە تاودانی هەبێت تیشکەداتەوە. سام ئەلکترۆنە بارگەی هەیە بە شێوەی بازنەیە سۆڕێتەوە، بە شێوەی بازنەی ڕۆستوێنی چەقە هێز کارەکاتە سەریکەوە بوو تاودانێکی هەیە، تاودانی هەیە هەرچەند خێرایەکیشی نەگۆڕەڵام چونکە بەردەوامە ڕاستی خێرایەکە گۆڕێ کەوە تاودانیەکەەوە بوو چیشکەداتەوە کە چیشکی دایوانی وزە لە دەستەدا کە وزەی لە دەستە ینی بەردەوام بازنەکە بچووکە بێتەوە و تایمەکەیشی حەسیب کرا بوو کە لە دەتوان ماینەز دەستەکەندا ئەو ئەلکترۆنە بە شێوەی سپرارانی بە شێوەی لولپێچی ئەکەوێت لە چێتە سەر ناوکەکە، ئەکەوێتە سەر ناوکەکە و ئەتۆمەوە کۆتایی بێت. بەڵام ئایا شتیوە لە سروشتا ڕوەدا؟ شتیوە لە سروشتا ڕوو نادا، ینی ئەتۆم هەیە،
بەڵام مۆدێلەکەی رازرفۆرد هەرچەند تێگەیشتنە ئەکسپەریمنتاڵەکەی دروست بوو کە بەشێکی کەم لە فەزای ئەتۆم ناوکە زۆربەی بەتاڵە هەموو ئەمانی ڕاست بوو ئەلکترۆنەکان بچووترن نەچاو ناوکە هەمووان ڕاست بوو بەڵام مۆدێلەکەی مۆدێلێکی تەواو نەبوو ئەوەی کە مۆدێلەکەی چاڕاست کردەوە قوتابیەکی خۆی بوو بە ناوی بۆهەر کە چەند ساڵ دوای سیانزە یا یانزەیە بیرم نییە باش لەو ساڵانە ئەم مۆدێلەی ئەم پۆستچلەیتانەی پێشکەش کرد و بۆ بێ ئەم پۆستچلەیتانە ئەمیشویەکی داکەوت ئەکرێ بڵێن ئەتۆم هەبێت و پایەدار بێن ستیپڵ بێ چکە ئەو مۆدێلەکەی جەنابی رادرفۆرد ستیپڵ نەبوو و بیشکرێ ئەوەکانی پێشوو شی لێ دەربهێن لێ یەکێ لەوانە ئەمە جارێکیکە بدۆزێتەوە چکە من ڕاستە ئەم فۆرمولە ڕاستە هەر تێۆریەکی نوێ ئەوەیە بە شێوەزەوەی پرزاس کردایەتەوە ئەو وای دانا ئەتۆم هەیە بەڵام لە کۆمەڵێ دیسکریت کۆمەڵێ دیسکریستێت لە کۆمەڵێ ستیشنری ستیتایە کە یعنی ئەتۆمەکەی تۆ کۆمەڵێ ستیشنری ستیتی هەیە ینی ستیتی بەردەوام ستیتێکە ئینە و لە هەمان کاتیشە بڕی پچڕی وزەیشی هەیە ینی چۆن ینی بینەوە بۆ سەر ئەتۆمەکە ینی ئەم ئلکترۆنە لە هەموو شوێنێک نییە لە هەنێ ستیشنری ستیتا هەیە لە هەموو شوێنەکانیە لە هەنە ستیشنری ستیتا هەیە ئەتوانێت لەم بازنایە مەسەرەن لە بازنەیەکی ترە لە بازنەیەکی ترە بەڵام ناکرێت لە هەموو بازنەیەکا بێت ئەمە و لە هەر کام لەم بازنانیشە هەڵگەری وزەیەکە ئەمە ئەموو پۆستچلە یەکەمەکەی ئەو وەختەکانێ ئلکترۆنە ئەو ئلکترۆنە کە کاتێکە لە ستیتێکەوە ئەچێ بۆ ستیتێکیکە ئەنی لە بسان لێرە بێت ئەم ستیتی دووەم وزەیەک لە دەستەدا وەرگەر لە بخواچە بچێ بۆ سەرە وزەیەکە بێ وەرگێ بەم شێوەزێنی ئەو وزە وەرگرتن و وزەدانانە ئەوە هەر ئەو ئێمیشێن و ینی بڵێن هەڵمژین و هینانەیە ئەو تیشکانەیە کە هەڵیان مژە و تیشکانەیە کە ئیداتەوە بەپێی ئەو سپکترەمەکانی پێشوو دووەم possibility the absorbed or emitted radiation between two states is ئەمە یعنی ئەو ڕادیێشنانی کە هەڵیان بژێ و ئەیداتەوە جیاوازی وزەی ستیشنری ستیتەکانە ئەگەر یەک گەورەتر بێ لە ئیتو ئەو وەختە شتێکی کەشکە هەبوو ئەمە بوو ئەم پۆستچلێتی سێهەم یەک لەسەر دوو ینی بڵێ ئەمە کینێتیک ئێنەرژی ئەو ئلکترۆنەیە کە بە دەوری ناوکەکە سوڕێتەوە یەکسانە بە یەک لەسەر دوو n ئەوە ژمارەیەکی هینە بڵێن ئینتیجێرە h کۆنستانتی پلانکە f فرێکۆنسی موشێنەکە ینی مەڵە ئلکترۆنەکە لە چرکەیەکە چەند جار بە دەوری ناوکە ئەسوڕێتەوە ینی جوڵە وزەی ئلکترۆنەکەی تۆ یان کەنێتیک ئێنەرژی ئلکترۆنەکەی تۆ یەکسانە بە ئەمە ئەو وەختە شتێکی تریشکە لێرەدا هەبوو شتێکی تریشکە لێرەدا هەبوو برێتی بوو لە چی MVR یەکسانە بە NH لەسەر 2 پای NH لەسەر 2 پای NH لەسەر 2 پای یعنی چی ئەمە ئەنگولار مومنتەمە ئەنگولار مومنتەم یەکسان بوو بە NH لەسەر 2 پای ئەنگولار مومنتەمی ئەو ئلکترۆنەکە لەویا هەیە شتێکیکە کە زۆر لێرەوەی لەم ئەبسۆلیتانەوە لەم پۆستچلێتانەوە یەکی ئەمەیان کە MVR یەکسانە بە NH لەسەر 2 پای و یەکێکی کەیش ئەمەکانی ئەمە و یاسای دووەمی نیوتۆن چکەم ئلکترۆنە بێرا سوورە بە دووری ما سوورەتەوە مەساچین بزانیین ئەتوانین چی لەبارەی R لەبارەی خێرایی ئلکترۆنەکە ڕدیوسی ئلکترۆنەکانی بە دوورنەوەکە کا سوورەتەوە سەبارەت بە خێرایی ئلکترۆن مەساوی وزەکەی توانین بدۆزینەوە بێڵین
طبعا اما اللي راتو تشقى هيزيك هيك الكترونك بدوري ناوكاكا صورنتو كوبو زد اي 2 دابشي تشوار باي ابسيلون 0 دابشي ار 2 جا اما هيزي كولومبا الكترونيكا اما ناوكاكا تو اتوميك نمبركو زدا اتوميك نمبركو زدا يعني مثلا چند بروتوني تاعي بين بشش بس بو يك الكترون حاسب يكين طبعا بو هيدروجين لايك اتوما يعني مثلا اگر تو هيليوم مشبي الكترونش بيونه به هر همان شتا يعني دو بروتوني تاعي بلام يك الكتروني يبي الكترون كيلو كلوتوا يا بو او كان تريش هر اتومي كي يك الكتروني بدوره بيت ايونايزد كلبي يار خوي وابي بو نمونه هيدروجين خوي وايا بس او كان تر ايونايز كلابي وكاتا اما ام اي في ار يكسانا با ان اتش لسدو بيش كابيش مان هبويش ام ياسايا كياساي كولومبا اما تشاقا هيزا امش يزي كولومبا كيغلقا يكسان بو الكترونيكا بدوري نوكا بصورة توا ام اي في ار يكسانا با ان اتش لسدو باي استا ليرواني اسما سادي كينوا او ار لقل او ار 2 يك ار يميني توا كاتا اما ليرو ار دوزينوا اكسانا زد اي 2 شوار باي ابسيلون 0 ام اي في 20 دوكا وخيرا يكهيتي ايه ام فيا اهينين ام فيا اهينين شوي داينين ليرا داينين كليرا دامنا ار دوزينوا دون ناسراو دو هاوكيشو دون ناسراو يدر اشتكا واصح ار دوزينوا حركات عفوا فيا دوزينوا لجاتي ارا وداني فيا دوزينوا ويا كاتا باشا في من دوزيوا ويا كاتا مش كسادي كيتوا امزد اي 2 4 باي ابسيلون 0 بعمدي راغرم تواني خود سادي كينو 2 باي 4 باي برو بس بعمدي راغرم كما جمع هني تايبتا كل سنه تايبتيا دابشي يجلس اتش ان اتش كوينا باساني دياريتي في كاتا اوا اما دانم لم هاوكي شي سنوات شي دوزموا ارا دوزموا وارش من دوزيوا دوباره هل زد اي تو چوا پای سر که سادنا کم و خوی رایا گرم و ارش من دوزیو کلی ام اس ار من دوزیو توا ویش من دوزیو توا ار بندل سر ان اتوميك او نامبرك انتيجرك ام اي ك بارستا الكترونا زد اتوميك نامبر ايش ك تشارج الكترونا ابسيلون زيروش ك اوي ك ايناسن بريميتيفيتي بو هنا ابسيلون زيرو يعني بولن الكتريسيتي توتال انرجي شو نوزينو توتال انرجي زي نكاتشي بوتنشال انرجي kinetic energy بس potential energy كتوان نيجاتيفا وانيا potential energy كتوان نيجاتيفا چكا ناوك باركا كي positive شون باركا كي نيجاتيفا وكاتا نيجاتيف استا كان فيكو اركا لرادانين باشا اوت دامن دوباره اما هر بخوي هالينو ها سادي ناكينو اكاتا شتيكي لم بابت واما اجا سادي بكينوا كاتا اما كاتا اما كليرا لبين استا امش كساده كرنوي نتيجه كوتاي اماك انرجي اكاتا ماينس ام اي 2 دو باي لسر اتش 22 زد اي 2 4 باي ابسيلون 0 22 يك لسر ان 2 اقدر من لير دا اتش لسر دو باي هنا شي مشهوره دو باي او حشنيه ولا هنا تاخذ اللي لسر دو باي نمبر بيرون اتش بار زور جار بكارده بيش ناقه هم شيء بيش لسر دو اتش لسر دو باي انا رشين اتش بار وامز كونستانت تريش انا سينين ما بجرب أواهنكي طبعا ترى معنا خوتاني زانن معنا خوتاني زانن يعني مرين 4 to state أوميجا يعني بنا فريكونسي أو هنا يعني باشاكل إي ماينس إي برايم كاتا تيكاتا إتش نو كراتي دو بايكا دابشي دو بايكا يعني أوميجا كاتا إي ماينس إي برايم لسر إتش إيش كوانتاكت إي يعني أما دلتا إي بي يعني إي كي جشتي بي كاتا إتش أوميجا أمانة خوتاني زانن توانين أو
پۆستێرەشەی هینیش کە بڵێن ئەنگولار مومەنتەمە کاتە NH بە شێوەی ئۆمێگاش بینوسین ینی NH لەسەر دوو پای بووین ئەتوانین بە شێوەی NH بینوسین. ئۆکەی ئێستاکانە بینە سەر ئەم کۆنستانتان ناسیێنین ئالفا یەکسانە بە E2 4 پای ئیپسیلۆن 0 H بار ئەمە سیە خێرا ڕوونەکی ئەمە کاتێک لەسەر 138.0.36 ئەمە پیرانفاین ستراکچەر کۆنستانت ئەمە لە هینە کوانتەمە سیستمە کوانتەمەکانە زۆر دووبارە بێتەوە هەر بە ئالفای ناسیێنین. ئێستا بۆ حیسابە بێ هەموو فۆرمولانە جارە چیکار گۆڕینەوە و فۆرمولەکان ساداکەینەوە. خێرا یەکاتە زد ئالفا سی لەسەر N خۆتان هینی بکەنەوە R ئەکاتە H لەسەر MEC زد ئالفا N دووجا ئیش ئەکاتە ئەوەی کە لێرە هەیبنی ئەنێ شێوەزە هەمومانەمان جارە چیکار نووسیەوە سادە بۆی فۆرمولەکات توانی باسانی و فۆرمولە لەبەر بکەی ئالفاش تقریبەن یەک لەسەر 137 دا ئاسانە لەبەرکردنی. پرەنسیپێکی زۆر گرنگ هەیە کە بە پرەنسیپی کۆرسپۆندنس پرەنسیپڵی بۆ هەرناسراوە یان بڵێن یەک خوێندنەوە یەکگرتنەوە. کۆرسپۆندنس مانای ئەوەیە یەک خوێندنەوە یەک خوێندنەوەی چی یەک خوێندنەوەی کوانتەم و کلاسیک لێکشووە لە سنوورەکانە لەو شوێنانە کە هەردووکیان ڕاستن لە هەنێ سنوورە کە هەردووکیان ڕاستن ئەبێ نەتایج یەک بێ. تواشاکە ئێمە لە جیهانی کوانتەمن جیهانی کوانتەم جیهانی وردە ینی ناو ئەتۆم لە ناو ئەتۆمە بڵاتێکە ئێنەکەی تۆ لارج بێ ئێنەکان ژمارە ئێنەکانت زۆر بێ ئەوڕێ بەرەو کلاسیکاڵ وەختێکە ئێچەکەت زۆر بچووک بێ ینی لە چاو چی بچووک بێ لە چاو کوانتیتەکانێتە زۆر بچووک بێ ئەوە ئەچیتەوە ناو کلاسیکاڵ تێوەری ینی کوانتەمەکەی تۆ ئەبێ بە کلاسیکاڵ کاتێکە H تو وادانە کە ئێچەکەت بەڕاستی ئەو نە بچووکەکەی سفر بێ لە بەرچاوی نەگەی سفر بێ ئەو کاتی تۆ لە کوای تۆ توانی کلاسیکاڵ تێوەری بەکاربێنی یان ئێنەکەش زۆر گەورە بێ هەر هەمان شتە باشە. ئێستا بە من نمونەیەک بێنمەوە کە ئەمە چۆنیشەکە. ئەلکترۆنێک باشە بە ڤیلۆسیتی V روتیت رادیشن بکە باشە V کلاسیکاڵەکەین ئەمە نوێ فرکۆنسی کلاسیکاڵەکە کاتە V لەسەر 2πr 2πr چونکە 2πr لەسەر V ناکاتە تایم با بەس فرکۆنسی یەکەکەی چییە ئەکسی تایمە کەوا بوو V لەسەر 2πr کاتە ئەوە نوە ئەمە ڤە ئەمە نوە غەڵەتێتان تێک نەچێت ئەکاتە ئەکسی تایم کەوا بوو ئەمە فرکۆنسیە V لەسەر 2πr سەرەسەر لە جیاتی V بڕەکەی دابنێ ئەو بڕێکە لە کوانتەمە دۆزیاری دۆزیمانەوە لێوەشتە کوانتەمەشتەمە لە کوانتەمانی نەمە سەرەتای کوانتەمە ئەمە ڤەکە ئەمەیە ئەوە دانین نەتیجا کاتە چەند ئەمە زد ئالفا 2 MEC2 2πh یەک لەسەر NC ئارەکەش مندانەوە تەمان ئارەکەش ئەمەیە پارەکەی مندانەوە. ئەوەتە ئێستا با بچین بزانێ چین ئەگەر بە شێوەی کوانتەمی بڕۆین شتەکە چۆنە بێ بە شێوەی کوانتەمی بڕۆین ئۆمێگا کاتە 2π نو لەسەر ئۆمێگا 2π ئۆمێگا یەکسانە بە 2π نو یەکسانە بە ئۆمێگا لەسەر 2π ئۆمێگاش یەکسان بەچی بە EN ماینەس EN پلاس یەک لەسەر H EN ئێسکانی ئەنەرجیەکان دابنین ئەنەرجیەکان دانین ئەنەرجیەکانماندانە نو ئەکات یەک لەسەر 2πh یەک لەسەر 2MEZ ئالفا سی توانی 2 یەک لەسەر N1 پشتە یەکەن N1 توانی 2 ئێستاکانی وای دابنین ئینەکان زۆر گەورە بێ کە ئینەکان زۆر گەورە بێ یعنی چی یعنی یعنی N1 و N1 زائد یەک تقریبا یەک شتن زۆر نزیکن یعنی تۆ بڵێن 1 ملیارد و 1 ملیارد پلاس یەک شتە یعنی ئەوە کەوە بێ ئەمە یەکسان بێ بەما کاتە سفر وازی لێ هێنین نووە کاتە سفر بەس نا ئێمە وا ناکەین هەنێ ڕستانێ لە تێرمەکانی هەڵەگرین وە فیزیکیانەوە ڕاست نییە دی چیەکەی ئەمە هاوبەش وەرەگرین N1 N22 N زائد 1 22 ئینی کۆمانیشی نەوێت N22
ان زائد یەک توانی دوو ئەمە دابەشیەمە کاتە ئەمە ئەوش دابشیەوە کاتە ئەوە لە یەک دەریانکە نەتیجەکەی تۆ کاتە چەند لەسەرەوە کاتە دوو n زائد یەک لە خوارشەوە لەم n زائد یەکە چاوپۆشەکە کاتە n خوارەوە کاتە n توانی چوار وانە سەرەوەشە کاتە دوو n سەرەوەشە کاتە دوو n n توانی n لەسەرەوە و n توان چوارە لە خوارەوە نەتیجەکەی تۆ کاتە یەک لەسەر nc ئێمەش ئەومانەویست یعنی ئەوش تۆبی سەرەویشەوە یەک لەسەر nc بوو ئەمەش یەک لەسەر nc